لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بە مەبەستی چاودێریکردنی شتومەک و کوالیتی خواردەمەنیەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا سەردانەکانیان بۆ بازاڕ چرتر کردوتەوە. سەرۆکی لیژنەوە بەشەکان دەڵێت هەردووکان و شوێنکارێک نرخەکانیان گران بکەن و کەلوپەلی کوالیتی خراپ بە هاوڵاتیان بفرۆشن ڕوبەڕووی سزای قورسی دەکەنەوە. ئەمە ئەرکی سەرەکی ئێمەیە و خۆزانی بەوەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە خواز لەسەر خواردن زۆرە بێ، لەسەر شیرینی زۆرە بێ، لەسەر ترشیات هەموو جۆرەکانی خواردەمەنی زۆرە بێ، بۆیە هەوڵەکان ئێمە چڕتر و ورتر دەکرێتەوە. لەمڕۆدا هەڵمەتێکمان دەست پێکردەوە 10 لیژنە لە ناو جەرگەی بازاڕەوە دەستی پێکردەوە، بەردەوامە بین لەم هەڵمەتە. شوێنانی سەردانیەکەن گومانی لێ کوێیە؟ سەرجەم شوێنەکان بەسەرەکەن، بەس ئەمماوە بە تایبەتی و شوێنانەی کە خواردن هەم خواردنی وشکە و خواردنی تیادا ئامادەکرێت بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز، وەکو سەمونخانە، وەکو شەربەتخانە، وەکو کارگەی شیرینیەکان، وەکو سەرجەم شوێنەکان، هەر شوێنێک کە ڕەبتی بە ژیانی هاوڵاتیانە بێ ئێمە سەردانیەکەین و هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی نرخەوە ئێمە بە دواداچوون و پشکنی نیور دەکەین بۆیە کە هاوڵاتیان هیچ زەرەرزیانێکی بەرنەکەوێت. دەلیژنە تەرخان کراون بۆ گەڕان لە نێو بازاردا بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز چاودێری بازار دەکەن. ئەو شوێنانی گومانیان لی هەیە یاخود هاوڵاتیان سکاڵایان هەبووە سەردانیان دەکەن و پسولەی سەرپێچیان بۆ دەکرێت و هێندێکیشیان دادەخرێن. ئەمە وەکو لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بەردەوامی لە چاودێری و بە دواداچوونەکانمان بێگومان سەردانی هەموو ئەو جێگایانە ئەکەین، ئەو شوێنانە ئەکەین، خواردەمەنیەکان ئەکەین، ئەو شیرینیەکان ئەکەین، کارگەی شیرینیەکان ئەکەین بۆ کاری خۆمان بۆ بەدواداچوون لە ڕووی سعر و کوالیتی و ئەو جۆری بەرهەمی کە ئەیخەنە بازاڕەکەنە بەردەستی هاوڵاتیان لە ڕووی کوالیتیوانە. وە هاوڵاتیەک هەچ کڕیارێ هەچ فرۆشیارێک پابەند نەبێت یان سعر بەرزکاتەوە ئیستیغلال بکە ڕێکاری یاسایی لەگەڵاگرین بەر ڕوبەڕووی یاسایەکەی نەوانەیە. لیژنەکان هۆشداری بە دوکان و فرۆشگا و کۆگاکان دەدەن کەلوپەلی کوالیتی باش و نرخی گونجاویان هەبێت و مانگی ڕەمەزانی پیرۆز نەقۆزنەوە بۆ ساختنەوەی کەلوپەلە بەسەرچوو کوالیتی خراپەکانیان، چونکە خۆیان چاک نەکەن شوێنەکانیان دادەخەن، هەروەها ڕوبەڕووی سزای مادی و گرتنیشان دەکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.